لە خەڵک کردووە ئەمە نەزەختیان لە خەڵک کردوێت خەڵک خەریکە لە قاوقی خۆی دەدەرەوە ئێستا داوای چیەکەن ئەو قەتعی ناوی خۆتی لێ نووسیوەڵێ ئەبێ پارەی ئەوەش بن چادرێکمان کردو بۆ یەکە خەڵک ئیشکا بۆی تەر نەبێ و باران لێنە و هەتاو لێنە ئەڵێ بە پارەی ئەوەش بن ئیشیان نێشتووە کاریان نێهێشتووە زەختیەکی ئەمەنە زۆریان لێکردی خەڵک لە تەحامل و لە هینیانەمەوە بەڕاستی یعنی تەواو خەڵک بەرگەی ناگرێت تۆ پارە بێنێ بە چی زەریبە لەم نەسەنی کاکە ئیشە نێشتووە دەی فەرمو ئیشم بۆ زیاکە ئەو خەڵکە بە دڵی تۆ پارە و باتێ بەدڵی تۆ زەری بۆ باتێ بەس هیچ نێشتۆ کاکە هەر هەوا ماوە باوەڕێکی بەس هەوا ماوە سیارە لەبەر دوکانەکە تا بێ پارە بی ئاوەڕۆی سەربانێتە خوارەوە بێ پارە بی چەتری بەر دوکانەکە دروستەکرێ بێ پارە بیت چاڵێک لەبەر دوکانەکە تا ڕۆنی تیاگۆڕێ بێ پارە بیت ئەمەی کەویش باسێکا ساڵانە بەلایکەمە 3 ملیۆن دینارە بێ بیت ئەیتر ئەمە شتێکی زۆر نامۆنتیقیشتی و هەر نەبووە تۆ دوکانێکی سێمەتی و هەبێ معقولە 20 وەرەقە 25 وەرەقە بێ بۆ ساڵێک معقولە تۆ جەمەلۆنێکە دانا بێ 500 لە منوسەنیشتی واوێ لە دنیا نەبووە هەر نەش بۆ ناشبێ من دەوری 500 بەس زەریبەی دەخل بێ جەبێ بێتە سەر چەندیان ماگان ساڵانە دەوری ملیۆنێگەین مەخۆ ئەمەرەوە ما بڵێت کلیلەکەمان مەدو بڕۆخوا حەفستامی مەژوای لەکە